یەکێ لەو پیاوچاکانەی ئەوانەی کەوا خواناسن دەفەرمن فضەیلی کوڕی عەیاض ئەفەرمێ لەوانەی کەوا شەقاوەتە، یعنی لە خشتت ئەبا، لە ناوت ئەبا، مرۆڤ لە ناو دەبا، چەند علامەتێکی باس کردووە. یەکێ لەوانە وەقلەت الحەیا، کەمی حەیا، شەرم و حەیا ئینسان کەم بوو هەموو شتێکە. چونکە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئەگەر ئینسان حەیا و شەرمی نەما ئەوە هەرچیەکە با بکە، واتە هەموو شتێک دەکە، ئەبێ ئینسان ئیماندار وریا بێ. ابن حبانە فەرمێ ڕەضا و ڕەحمەتی خوای لێ بێ فالواجب على العاقل لزوم الحەیا، واجبە پێویستە لەسەر کەسێک عاقڵ و ژیر کە هەموو حەیا و شەرم بتوانێ کۆکاتەوە لە خۆی یان حەیا و شەرم بکە. لأنه أصل العقل، سەرچاوەی ژیری عەقڵە، وفەرموویەتی و سەرچاوەی هەموو خەیرەکانە، وفەرموویەتی و بەدەستکەوتنی تەرکه ئەسڵ و ئەلجەهلی، هەموو نەفامیەک لا ناو دەبا و هەموو خراپیەکشی لە خۆی دوور ئەکاتەوە بە شەرم و حەیا.